بۆ قسەکردن لەسەر هەڵبژاردنەکانی یەکێتی تۆپی عێراق لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ ئەچینە شاری بەغدا لەگەڵ مەیسەم حەسەن ئەندامی یەکێتی ڕۆژنامەنووسانی عێراق قسە ئەکەین. بەڕێز مەیسەم سڵاو لەبێ و ئەم کاتت باش. تەنها چەند کاتژمێرێک ماوە بۆ چوونە ناو ڕۆژێکی نوێ کە چاوەڕێیەکە لە تۆپی عێراق بەخۆ ببینێ بۆ هەڵبژاردننی دەستەیەکی نوێ. ئێستا لە شەقامی وەرزشی چی باسە لەسەر هەڵبژاردنەکانی سبەینێ؟ بەڕێز مەیسەم وتم چەند کاتژمێرێک ماوە بۆی بچینە ڕۆژێکی نوێەوە کە ڕۆژێکە بێ بۆ سەرەتای دەستپێکی یەکێتیکی نوێ لە تۆپی عێراقدا. لە شەقامی وەرزشی چ باسە لەسەر هەڵبژاردنەکانی سبەینێ؟ سەرەتا سڵاو بۆ کەناڵەکەتان و بینەرانی کەناڵە بەڕێزەکەشتان. لە ڕاستیدا ئەو ڕووداوەی کە ئێستا هەمومانی سەرقاڵ کردووە لە ئێستادا بۆ ماوەی چەند ڕۆژەکە بریتیە لە هەڵبژاردنەکانی یەکێتی تۆپی عێراقی بەتایبەت دوای ئەو کێشە زۆرانەی کە پێشتر ڕوویاندا پاشان هەڵبەشانەوەی یەکێتی تۆپی پێشووتر و هەموو ئەو شتانە ئەو هەڵبژاردننی ئێستای دواخست کە کەوای کردووە کە هەڵبژاردنەکانێکی تۆپی عێراقی لە ئێستادا ڕووداوێکی گرنگ بێت. باشە لە ئێستادا پاڵێوانەی کە پێشتر ناوی خۆیان تۆمار کردووە هیچ کەسێک هەیە کشانەوەی ڕاگەیان دەبێت تاکو سبەینێ بەشدارینەکە لە هەڵبژاردنەکانە؟ بەڵێ تەنیا کەسێک پاشەکشەی کردووە بۆ پۆستی ئەندامێتی کەوێژە سید حسێن عینکوسیتی کە ئەندامی دەستەی کارگێڕیە و پێشتر ڕایگەیان کە پاشەکشەی کردووە لە هەڵبژاردنەکاندا و بەژارینەکە بەڵام ئەوانی تر هەمویان بڕیاریاندا بەژاری بکەن لە هەڵبژاردنەکاندا و ڕەنگە هەندێ پاشەکشەکردنی تر ڕووبدا بەڵامەوە لە کاتی خۆیدا بێت. ئەنکوشی لە ساڵی ڕابردووە زۆر بە گەورەی هاتە ناو تۆپی عێراقەوە هەوڵیدا گۆڕانکاری گەورە بکە و هاندێکی زۆری لە خۆی کۆکردەوە بۆ یانەکەی. ئێستا بەم کۆتاییە بۆچی کشایەوە؟ ینی یاخود ئەتوانین بڵین فشارێکی لەسرە بۆ ئەوی بکشێتەوە بەشداری هەڵبژاردنەکان دەکا یاخود ئەزانێکە دەرناچێت. ڕەنگە پاسایوی دووەم هۆکار بێ کە لەوانەیە چانسیەوەی نەیە بێ هەڵ هەڵبژاردنەکاندا سەرکەوتن بەدەست بهێنێت چونکە ژینگەی وەرزشی لە ئێستادا کە وای کردووە کە تێڕوانین و ڕوانین و ڕوون نەبێت و بۆیە بڕێریدا و پاشەکشی بکە بەڵام بەڕێی من لە ئێستادا چانسێکی ئۆتۆ نیە بەخت یاوەرینی ئەگەر بەژاری بکە لە بژاردنەکاندا و سەرکەوتن بەدەست بێنێت. باش ئەو کێبڕکێی کە بەدی ئەەکەی لە هەڵبژاردننی یەکێتی تۆپی عێراق چاوەڕێکرا ڕووبە هەمان کێبڕکێیە کە لە کاتی هەڵبژاردنەکانی پەرلەمانیشا بەدی ئەکرێت بەبستنەوەی ینی وەرزشەکەش وەکو سیاسەکەی عێراق کێبڕکێی بەهێز تێدا ڕوئەدا؟ نەخێر بە پێچەوانەوە هەڵبژاردنەکان یەکێتی تۆپی عێراقی کێبڕکێک بەخۆ دەبینێت کە تایبەتە بێ بە هەڵبژاردننی سەرۆکێکی تۆپێکە بەڵام پۆستەکانی تێ دەتوانین بڵین یەکلایی بوونە تۆر لە ئێستاوە. باش لە هەڵبژاردنەکانی پێشووترە یەکێک لەوانەی کە بێبەش کرا لە هەڵبژاردن عەدنان دەرجال بوو دواتر لە دادگا تانەی گرت و یەکێتیەکەی هەڵوەشانەوە. ئێستا بۆ هەڵبژاردننی نوێ هیچ کەسێک هەیە کە بە شێوەیەک لە شێوەکان نەهێڵدرابێ بێ خۆی پاڵێوێت بۆ ئەم دەستە نوێیە ینی فشاری لێکرابێت یا دوور خرابێتەوە؟
لا لا لم يكن هناك لە ئێستادا نەخێر هیچ کەسێک دوور نەخراوەتەوە. فقط رئيس تەنیا سەرۆکی دەستەی کارگەڕی کامل سغەیەر ئەو پاشەکشەی کرد هیچ لە قۆناغی پێشووترا کێشەیەکی هەبوو کە پەیوەندی بوو بە پرسی کاندیدکردنیەوە بۆیە دوورخرایەوە چونکە باش بەڕێز مەیسەم ئەم هەڵبژاردننی یەکێتی تۆپی پێکە یەکێتیەکی زۆر زۆر گەورەیە لە وەرزشا بێگومان لە هەموو جیهانەوە لە عراقیشە چاوێکی گەورەی لەسرە. ئێستا هەڵبژاردەی عراق لە قۆناغێکی زۆر هەستیارایە. ئەم هەڵبژاردنە لەم کاتەیە چاوەڕێکرێت چ سوودێک بە هەڵبژاردەکە بگەێنێت؟ الانتخابات برأيكم خاصة بالنتائج بصراحة في كل الأحوال لە ڕاستیدا لە هەموو حاڵەتێکیشدا ئەم هەڵبژارنانە ئەنجام دەدرێت لە وادەی دیاریکراوی خۆیدا بۆ بەڕێوەبردننی کاروبارەکان یەکێتی تۆپی پێ عێراق لە ڕێگەی دەستەیەکەوە لەبەر ئەوە ناکرێت بە شێوەیەکی تەواو لە ئێستادا ناکرێت تەواوی ئەو دۆسیە بەڕێوە ببرێت لەلایەن دەستێکەوە. بەڵام واقع حاڵ وایە کە هەڵبژارنەکە لە هەموو حاڵەتێکدا هەر دەبێت ئەنجام بدرێت و ئەنجومەنێکی کارگێڕی پێک بهێنرێت و سەڵحیاتەکانی خۆی جێبەجێ بکات و کۆتایی پێهێنێت بە ماوەنا دیارەیە کە لە ڕابردوودا خۆی زاڵ کرد بەسەر باردەخۆپی عێراقیدا لە ماوەیەکی دیاریکراوە بۆ بەڵگەی ئەوەی کە تەنان هەڵبژاردنەکانیش بە تەواوەتی کەوتنە بەر کاریگەری خراپەکانی ئەو دۆخە کە یەکێتیەکی هەڵبژێردراو لە ئارادا نەبوو کێبڕکێ و ململانێکی زۆر لە ئارادا بوو لە دادگاکانە. بەڕێز مەیسەم دەنگۆیەک هەبوو ئەمڕۆ لە شەقامی وەرزشی بە تایبەتی بەغداددا کە دەوترا عەدنان دەرجال لەبەرەوەی پۆستی وەزیری هەیە بۆی نییە خۆی بپاڵەوێ. دەنگۆیەکی وا هەبوو ئەو دەنگۆیانە چییە؟ گەشت بە چی؟ بەدڵنیاییەوە زۆر جار لە هەڵبژاردنەکانەوە پێش خۆ کاندیدکردن ڕاهاتون لەسەر بیستنی ئەو جۆرە قسانە چونکە هیچ تێکستێک یاخود دەقێکی یاسایی نییە کە باز دۆ بکات کە کەسێک لەو پۆستەدا بێت بۆی نییە خۆی کاندید بکات لەبەرەوە پێم وایە نییە شتیوە ڕاست بێت و ڕەنگەوە پروپاگاندەی بۆی کاریگەری هەبێت لەسەر بەڕێوەچین هەڵبژاردنەکان وەک دیارە یونس مەحموود و عەلی جەبار بێ پاڵێوراون بۆ جێگران. بەڵام عەدنان دەرجال لەگەڵ شەرار حەیدەر کێبڕکێیەکە بە بۆچوونی تۆ کامیان نزیکترن بۆ ئەوەی سەرۆکایەتەکە وەربگرن؟ کوتلەی کامیان بەهێزترە؟ بەڵێ جێگری یەکەم و جێگری دووەم بۆ ئەو دوانە یەکلایی دەبێتەوە بەڵام هێشتا زووە کە بڵێن کە کامێت چونکە برنەوەکە پێویستی بە بەدەستێنانی دەنگەکانی 50 زائیدیەکەیە بۆ ئەوەی کە جێگری یەکەم و جێگری دووەم یەکلایی بێتەوە کە بۆ کامیانە. بەڕێز مەیسەم حەسەن سپاس کە لە بەغدادەوە لەگەڵمان بوویت.